سڵاتان لەبێ خۆشەویستان، گۆڕانکاریەکان لە کەش و هەوا لەسەر ئەو زەوی کە هەمومانی لەسەر دەژین، ڕاستەوە خۆ هەمومان دەزانین کە کاریگەری تەندروستی هەیە و کاریگەری لەسەر هەر یەکێک کە لەسەر ئەم گۆی زەویە دەژی بەجێ دەهێڵێت. ئەوەی ئەم ماوەیە زۆر ڕوودەدا باس دەکرێت کێشەی تەندروستی بۆ کۆمەڵێک لە دانیشتوانی گۆی زەوی، یان مەسەرەن بڵین ڕوونتر بڵین ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە عێراق و هەرێمی کوردستانیش بەشێکە لەوانە، ئەم بابەتی خۆڵبارینەیە، ئەم تەپوتۆزەی کە تێکەڵە بێ لەگەڵ هەوا و جاری وا هەیە تەنانەت ئاستی بینین بە شێوەیەکی وا کەم دەکاتەوە کە وەکو چۆن بڵێ هەستێکی ناخۆش و مەترسیدار پێشکەش بە ئێمە دەکات کاتێک دەبینین ناتوانین لە 150-200 مەتر زیاتر پێش خۆمان ببینین. ئەمە وەکو ئەوەی کە لەلایەنی دەرونی بۆ دروست دەکات، بەڵام ئەمە کاریگەری تەندروستی هەیە و دەشمانەیە بزانین کاتێک کە ئەم حاڵەتانە ڕوودەدات، چونکە وەکو ئەوەی پسپۆڕانی بواری کەش و هەوا باسی دەکەن کە ئەم لە ماوەیەکی هەفتەکانی پێشوو کە چەند جارێک ڕوویدا ئەمە دوجار نابێت، بەڵکو لەوانەیە لە ماوەی ئەم هاوینەدا چەند جارێک ئەم حاڵەتە ڕوو بداتەوە. بۆیە ئێمە بە باشمان زانی کە ئەم بەرنامەی بۆ تەرخان بکەین، بۆی چەند پرسیارێک هەیە کە بۆ ئێوە وەڵامەکەی زۆر گرنگە، بە تایبەتی چۆن مامەڵە بکەین، چێن ئەوانەی کە زیاتر ئەگەری ئەوان هەیە ینی حاڵەتی تەندروستیان خراپتر بێ، و هەروەها ئەو کاریگەریانی کە ئەم تۆز و خۆڵە ڕاستە کە لەسەر لەشی ئێمە بەجێ هێڵێ، بە تایبەتی کۆئەندامی هەناسەمان، چونکە ئەو کەسانەی کە کێشیان لە کۆئەندامی هەناسە هەیە دەتوانن ئەو شایەدی ئێستا بۆ بدەن کە زۆر زیاتر ئازار و ناخۆشی بەم خۆڵبارانەوە دەبینن. ئێمە بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز کاک دکتۆر باخەوان ئەحمەدمان کردووە. بەخێر بێی دکتۆر گیان، جەنابەت پزیشکی پسپۆڕی کۆئەندامی هەناسە، عین کەواتە ئیشەکە بە تەواوەتی ینی پرسیارەکان وەڵامەکانی لای بەڕێستانە. بەڵام خۆشەویستان، خۆڵبارین و کاریگەریە تەندروستیەکانی بە شێوەیەکی گشتی کە ئەگەر ئێمە بین باس لە خۆڵبارینەکە بکەین، ینی کاریگەری لەسەر ژیان هەیە بە شێوەیەکی عام، ینی کاریگەری لەسەر تەندروستیمان هەیە، کاریگەری لەسەر ژینگەی کە ئێمە تێیدا دەژین، خستنی ژیان بۆ نمونە دەبینی خزمێکت لە سەفەرێکە دەبینی بۆ هۆی داخستنی فڕۆکەخانەکان و نەیتوانیوە بگەڕێتەوە. لە هەمان کاتەوەکو باسم کرد لەبەرەوەی ئاستی بینین کەمە بێ ڕووداوی هاتوچۆ کە ئەمانە هەمووی لەوانی کاریگەری لەسەر تەندروستیمان هەبێ و بە هەمان شێوە زیان و خەرجی زۆر پاژەوەی کە خۆڵبارینەکە تەواو بێ ئەبێ هەمومان ماڵەکانمان پاکەینەوە، یان لەسەر حکوومەت و کەرتەگشتیەکان پاکردنەوەی جادە و ڕێگاوبانەکان و ئەو زیانانەی کە لە ئەنجامی خۆڵبارینەکە دروست بوون، زیانەکانیش زۆر زۆرن لە هەموو ئەو ئامێرە کارەبایی و ئەو ئالیاتانەی کە حکوومەت ڕۆژانە بەکاریهێنێ کاریگەری خۆیە بێ لەسەری. ئەوەی کە گرنگەوە ئێمە ئەمڕۆ زیاتر باسی لەکەین کاریگەری تەندروستیەکانە هەیەڵە لەوتی خۆڵبارین دەستی پێ کردووە، پێستم وشکە یان تووشی نەوعێک لە هەستیاری بووم، ئەم حاڵەتانە هەیە و لە ڕووی زانستیشەوە باس کراوەتەوە کە ئێگە دەرفەت هەبێ یان لە ڕێگەی پۆرتاڵی کوردستان 24 و زانیاری زیاتر لەوانە. هەروەها ئەو تەپوتۆزە کاتێک دەچێتە ناو چاومانەوە سوور بوونەوە و وای لەکە کە ئەویش جۆرێک لە هەستیاریمان بۆ دروستکە. ئەو کەسانی کە مەسەلەن زۆر جار یەکەم شوێن کە ئەڵێ هەستی پێەکەین هەستەکەین گەرومان، ینی نەوعێک لە کزانەوە و وروژانێکی لێ دروست دەبێ، ئەنجا کە پاشان بینە خوارەوە بۆ کۆئەندامی هەناسە کە بڵێن کاریگەریەکانی ئەگەر هاتوو مەترسی زیاتری لەسەر بێ لە کۆکە و لە پژمین و ئەوانە، ئێمە لێرەوە وەڵامی پرسیارەکان لە دکتۆر باخەوان وەرگرین. دکتۆر گیان، کۆئەندامی هەناسە یعنی چ کاریگەریەکی پێ بێ کاتێک کە ئەو هەموو تەپوتۆزە تێکەڵی هەوا بێت؟ سپاس بۆم دەرفەتە. کۆئەندامی هەناسە پێک دێ لە لووت دوای قوڕک دوای ڕێڕەوی هەناسە تا کۆتایی بەش کە پێ دەنێت سیکلدانۆسکە. بەڵێ کاتێک تۆز و خۆڵ یان خۆڵبارینەوەی کە لای خۆمان پێ بەکاری دێن، ئەو تۆزە بە پێی حەجمەکەی دەگاتە ناو کۆتایی بەشی سیەکان. هەرچەند گەورەتر بی لە بەو دیفێنس میکانیزمانە ئەو سیستمی بەرگریەی کە لە ناو لووت و دوای قورگ و دوای ڕێڕەوەکان هەیە، زۆربەی ئەوانەی کە حەجمیان گەورەیە بڵێن ئەوەی کە لە 2.5 مایکرۆن گەورەترە بەستە دەنگۆڵی تۆزەکە، ئەوانە زۆربەی بەو سیستمە بەرگریانەی کە لە ناو ڕێڕەو هەیە هەمووی خاوێن دەکرێتەوە و ناهێڵی بسیتە ناو سیەکان. بەڵام ئەوانەی کە دنکۆڵی زۆر ورترن لەوەی کە باسمان کرد، ئەوانە
سەرڕای ئەوەی کە سیستمی بەرگری هەیە زۆربەی جار دەگاتە ناو سیکل داناسکەکە بە پێی تەرکیز و بە پێی ئەو کەسە چەند تووشی ئەو بەرکەوتەی لەو ژینگە و لەو تۆز و خۆڵی تەوان تەپ و تۆزەکان زۆر بچووکترن وەنیە؟ بەڵێ ئەو تەپ و تۆزە ئەو مشکلەی ئەو کێشەی تەندروستێکە زیاتر دروست دەکات ئەوی تر دائما کێشەی کاتی دروست دەکات بابن وروژان کرانەوە سووربوون چاو و کرانەوەی قورگ و خورانی ناولوت و ئاو هاتن لە ناولوت و ئەوانە عادەتەن لە جیهازی تەنەفوسی سەرێ مشکلی دروست دەکات بەڵام ئەوەی کە بێژین فاین ئەوەی کە زۆر وردە کاتێک کە دەگاتە ناو بۆریسکە بچووکەکان و سیکل دانۆچکە و ئەو کۆتا بەشی سیەکان ئەلێرە ئەوە زیاتر کێشەی دروست دەکات لە بۆ بە تایبەتی ئەوانەی کە حساسیانێت چونکە ئەو تەپ و تۆزەکە دەگاتە ئەو شوێنە شێوەک لە حساسیە دروست دەکات لەنا ئەو بۆریچکانە ینی هۆکارەکەی کە دەگاتی و کە زیان دەگەیەنێت دروستکردنی جۆرێک لە حساسی ینی لە ئەنجامیە بێزگەلەوەی ئەوە تۆز و خۆڵەکە بێزگەلەوەی دوایە کە دوای باسی دەکەن هەوکردنیش دروست دەکات بەهۆی گواستنەوەی ڤایرۆس و بەکتریا و کەڕ و بەڵام ئەوەی کە حساسی دروست دەکات ئەو تۆپ تۆزەیە لەگەر هەندێک مادەی تریژ زۆر و کەم لە ناو ئەو پێکاتەی ئەو خۆڵبارینە حەسەب ینی دیراساتی کە لە ئاسیا و لە ئەوە دەکرێت زۆر و کەم مادەی تریژ لە ناو تۆز و خۆڵەکە هەیە بێزگەلەوەی بەکتریا و ئەوبی ئەو حساسەیە کە دروست دەکرێت لە ناو سیکل دانوسکە دروست دەبێت زۆر جار لە کەسی ئاسایی بە شێوەیەکی وان نییە بتوانێت یان وای لێ بکات سەردانی نەخۆشخان و فریاکەوتن و ئەوانە بکە هەرچەند ئەویش زۆر و کەم هەست بە چەند نیشانەیەک دەکات بەڵام ئەوانەی کە زیاتر بابرین کە معڕەزن لەوەی بەم تۆز و خۆڵە زیاتر ئەوانەی نەخۆشی حساسی ڕێڕەوی هەناسەیانی وەکو ڕەبوو یان ئەو نەخۆشی تەنگە نەفەسی بەهۆی ساڵانێک لە جگارە کێشان COPD پێ دەڵێن ئەوانە زیاتر نیشانەکانیان ویان لێ دەکات وەزعیان زۆر خراپتر بی و پشمی تووشی تەنگە نەفەسی دەبن تووشی کۆخەیەکی زۆر دەبن تووشی دەنگێک لە سیخەسیخ ویزەویز لە ناو سینجان دێ ئەوانە زیاتر معڕەزن لەوەی تووشی عواقبی خۆڵبارینەکە منداڵ ئافرەتی دووجان بەتەمەن ئەوە گوتمان سنفی یەکەم ئەوانی تر با بڵێن ئەوانەی بە ساڵات چوونە زیاتر معڕەزن لەوەی تووشی ئەو نیشانانە بن و تووشی زیانەکانی ئافرەتی دووجیان ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە ئەوانەی با بڵێن مناڵی زۆر بچووکە ئەوانە زیاتر بە تۆز و خۆڵ زیانەکانی تۆز و خۆڵ لە سەروانە زیاتر دیارە و زیاتر زیانی تەندروستیان پێدەکات زۆر باشە ئەمە ینی ئەم کاریگەریانی کە باست کرد یعنی توانین بڵێن کاریگەری فیزیاوی ینی لە ئەنجامی پێوەنووسانی دەنگ کۆڵەکەیە بەو پەردانی کە لە ناو سیەکانمان و سیکڵدانۆچکەکان هەیە باشە خۆت باس کرد گوتت هەندێک مادەی تریشی لەوانەیە لەگەڵا بێ چین ئەو مادانەی کە زیاتر مەترسی هەیە یان ئەگەری هەیە لەگەڵا بێ ئەگەر بە تەحدید باسی ئەو خۆڵبارانی کەین کە ئێستا هەرێمی کوردستان ینی چەند هەفتەیەک لەمەوە پێش و هەفتەی پێش و دەنگۆ ئێوە هەیە کە لە چەند ڕۆژی داهاتوشدا بێ یعنی زیاتر ئەو مادانە چین ینی زیاتر مادەی بڵین زیندەوەرین وەکو بەکتریا و ڤایرەسەکان یان مادەی کیمیاوین بۆ وەڵامدانەوەی ئەوە پێویستی بە دراساتە بەڵام ئەوەی کە ئەمە ئەو دوکمنتانی کە دەگاتە دەستەما کە لە ئەمریکا و لە یابان و لە ئوسترالیا و ئەو تۆز و خۆڵانەی کە لەوێ ڕوودەدا و پاشان دیراساتی لە بۆ دەکەن بڵێ تێدایە بەکتریا دەگواستەوە تێدا کەڕووی دەگواستەوە ڤایرۆسی دەگواستەوە ینی بینرایە 3 ڕۆژ پاشی تۆز و خۆڵ خەڵکەکی زیاتر لە چاو پار و پێرار چەند ساڵێک پێش ئەوە خەڵکەکی زیاتر تووشی هەوکردنی سیەکان دەبێت بێدرێن نیمۆنیە داتڕێ بڵێ بێزگە لەو تۆز و خۆڵ کە زیانی خۆی هەیە ئەو بەکتریا ئەو کەڕوە ئەو ڤایرۆسی کە دەگواستەوە ئەوش هەر زیانەچکەی تەندروستی دروست دەکات بێزگە لەویش هەندێک مادی تریش هەیە زۆر و کەم لە ناو تۆز و خۆڵدا هەیە کە ئەویش وەکو نایتریک ئۆکسایدە وەکو هەندێک ماوەدی ترە ئەوانش زیانی هەیە لەسەر تەندروستی بەس خۆشحاڵانە یعنی ئەو تۆز و خۆڵە چەند ڕۆژێک دەخایەنی ئەو زیانانە بەو شێوەی نییە بڵێ با بڵێن زیاتر لەوەی کە دروستی دەکە وەکو حساسیە و زیاتر لەو خەڵکانەیە کە بە ماوەیەکی زۆر لە شوێنێک دەژین ئەو تۆز و خۆڵی لێ ئەو تۆز و خۆڵە ئەو کێشە تەندروستیانە دروست دەکات هەندێک ینی ئەم وەڵامەی بەڕێزت زیاتر وەڵامێکی ناوێت بۆ ئەوەی کە هەندێک جار ئەبینی کەسێکەڵێ باشە ئەوە تەپ و تۆزە
من ئەم تاولەرزە چیە لەگەڵ یاگرتومە ئەوە سێ چوار ڕۆژیش تەواو بووە ینی ئایا هۆکارەکەی ئەوەیە لە ئەنجامی ئەو تەپ و تۆزە هەوکردن دروست بووە لە ناوسیەکانی زۆر جار هەیە نەوعی لە حساسیش دروست دەکات کە پێی دەڵێن هایپەرسنسیتیڤیتی نیمونایتس ئەوەش نەوعەکە لە حساسی وەکو ڕەبوون نییە وەکو COPD نیە ئەوەش دیترایە جۆرێک لە تۆز و خۆڵ مادەیەک دروست دەکات مادەیەک لەگەڵ خۆی هەردەگری ئەو تۆز خۆڵە لە کاتی هەڵمژین ئەو نەخۆشە ئەگەر حساسی بەوت مادەیە هەبێ ئەویش جۆرە حساسێکە کە وەدەکە نەخۆش کۆخی بگری تەنگە نەفەس بی تای بگری ئەوە نەوعەکە بەڵێن وەکو ئەویش جۆرەکە لە حساسیە بێزگەلەوەی کە گوتمان پێ دەڵێن دەست نیمۆنیە هەوکردنی سیەکان بە سەبەبی ئەو زیندەوەرانەی لە شێوەی ڤایرۆز لە شێوەی بەکتریا لە شێوەی کە ڕوو دەگوازرێتەوە بڵێن لە ویلایەتێک لە ویلایەتەکانی ئەمریکا و کالیفۆرنیا لەبەرەوەی دراسات کرایە نەخۆشیێک بڵاو دەبتەوە پێ دەڵێن ڤالی فیڤەر تای ڤالی ئەوە جۆرە کەڕوەک هەڵدەگری خەڵکێکی زۆر ساڵانە دەناڵێنی پاشی ڕوودانی ئەو تۆز و خۆڵە ئەگەری ئەوەی هەیە لەگەڵ خۆی بیانێ وەکو سپات بۆ ینی بە دوکمنتی سپات بوو کە ئەو نەخۆشیە توش دەکات پاشیوەی لە منتیقەیەک لە منتیقەکانی ویلایەتی کالیفۆرنیا کە ئەو تۆز و خۆڵە دێ بینرایە پاشەوی خەڵکێکی زۆر تووشی جۆرێک لە نەخۆشی ڕەبوو ئەو تۆز و خۆڵە چەند دەمێنێتەوە ینی مەسەلەن کەسێکی ئاسایی کە بڵین لە ڕۆژێکی تەپ و تۆزاوی لە دەروەیە چێتە کار ئیشەکە تەپ و تۆزەی کە چۆتە ژوورەوە چەند ئەمێنێتەوە ینی تا چەند کاریگەری ئەمێنێتەوە و لە ڕووی فیزیاییشەوە با بڵین چۆن سیەکانمان مامەڵی لەگەڵ بڵێ ئەوە دەوەستیتە سەرەوەی ئەو نەخۆشات چەند تەرکیزی هەڵمژیە چەند سەعات چەند کات بەرکەوتەی ئەو تۆز و خۆڵەیە و ئایا نەخۆشەکە خەڵکێک ینی ئاساییە یان نەخێر نەخۆشێکی درێژخایەنی سیەکانی هەیە دەوەستێتە سەر زۆر هۆکار بەڵام لە حالەتی ئاسایی کاتێک کە خۆڵ دەسیتە بە تۆز تەب ئەوانەی کە بڵێن دەگاتە ناوسیەکان وەکو گوتم دیفنس میکانیزم هەیە ینی سیستمی بەرگری ناو ڕێڕەوی هەناسا بە زۆر شێوە هەیە ینی لە ناولوت چینێکی تەواو لە مووی چڕ هەیە ئەوە زۆربەی ئەو تەپ و تۆزەی کە لە حالەتی هەڵمژین بەلووت فیلتەریان دەکات دوایە دەگاتە ناو ڕێڕەوی هەناسە شێوەک لە بابلێن سیلیایی هەیە مووی وردە ئەویش هەر فیلتەری ئەوانە دەکا کە هەرچەند بەرەو خواردتر بچی هەندێک غودەمانەیە ئەو غودانە هەندێک مادە دەردەکا و دەکا وەکو لە شێوەیەشی لە خڕی دەکاتەوە دوایە دەری دەکا لە شێوەی بەڵغەم لە خواردتر کە دەگەینە ناو سیگردانوسکە هەندێک خانەی ماکرۆفەیج هەیە کە ئەو تۆز و خۆڵە بە زووترین کات بە پێی پێویست خاوێن دەکاتەوە بەڵام لە کاتێک کە تۆز و خۆڵەکە تەرکیزی زۆر بوو ینی فەوقە تااقەتی ئەو سیستمی بەرگریە ئەو کات نەخۆشەکە زیاتر هەست بە نیشانەکان دەکا و ئەو کات حەسەب تەرکیزی ئەوە دەرکەوتەکانی زیانی لەسەر سی نەخۆشەکە و زیاتر دەردەکەێت بە هەمان شێوە گەر هاتوو مەسەلەن کەسەکە خۆی لە هەمان کاتە هاوکردنێکی هەبێ بۆ نمونەیمە کۆڕۆنامان هەبوو وەنیە یان هاوکردنێکی تری هەبێ لە سیەکانی مشکلەکەی زیاتر دەکا و نیشانەکان و زیانەکانی زیاتر دەبی زۆر باش کاتێک کە کەسێک تووشی بڵین ئەم تەپ و تۆزە دەبێ ئەنی زیاتر ئێوە بە چیە دەیناسنەوە بە تایبەتی گەر کەسەکە وەکوتر نەخۆشیەکی تری هەبوو بێت کە ئەوە تەپ و تۆزێک هەبووە و ئێستا هێناوێنێتە نەخۆشخانە و پێویستی بەوەیە کە چارەسەر وەربگرێ ینی ئێمە سەچکە دوایە دەینە سەر ئەوەی چۆن خۆمانی لێ پارێزین نەگەینەوە بەڵام حەزم لێ هەر لێرە کە ئەو تەپ و تۆزە دێ وای لێ دەکا بێتە نەخۆشخانە باشترین شت چیە و ئەگەر هاتوو وەکو باسی ئەوانت کرد و کەسانی کە کێشیان نییە پێویست ناکە بێنە خەستخانە ئەوان لەو حاڵەتەیە چی بکەن باش وەکو گوتم سیستمی بەرگری لەش بەخۆی خاوێن دەکاتەوە لەو کاتە ئەگەر دیتت ینی نەخۆشەکە هەستی کرد یان کەسەکە هەستی کرد تەرکیزێکی زۆر لە خۆڵ چیتە ناو سینجی دەتوانی تەمەشای وەزعی خۆی بکە ئەگەر باری تەندروستی جێگیرە و نەخۆشەکە کۆخەکی زۆری نییە تەنگە نەفەس نییە دەتوانی لە ماڵەوە بمینێتەوە ئاو زۆر بخوا بەکارینانی هەڵم لۆی ئەو منتیقەیە زیاتر ڕوتوبەی زیاتر بداتێ و لەوانە زیاتر بابرین نەکردنی وستە شوێنێک کە دوور بیت تەرکیز یان ناو ماڵێ یان شوێنێک کە
دوورکەویتەوە لەو شوێنەی کە تۆز و خۆڵەکەیە و تەمەشایی وەزعی خۆی بکە کاتێک هەستی کرد ئەو نیشانانە وە دەکە باری تەندروستی ناجێگیر دەبی ئەو کاتە تاین سەردانی نەخۆشخانە و فریاکەوتن کە ئەوی تر بە بڕوری زەمن سیستمی بەرگری لەش بە خۆی خۆیان دەکاتەوە و زیانێکی ئەو تۆی ناوی لەسەر سینجی نەخۆشەکە لە بەرەوەی وەکو گوتم عادەتەن ئەوە چەند ڕۆژێک دەخایانی ئەو چەند ڕۆژ خایەنە نابتە هۆی ئەوەی نەخۆشەکە بەهۆی تۆز و خۆڵەکی زۆربەی کات ئەگەر سینجی هیچ مشکلی نەبی نایکاتە نەخۆشێکی درێژ خایەن تووشی نەخۆشێکی درێژ خایانی سینجی ناکە. جیاوازیەکان هەمووی لە دەوری ئەوە دەسوڕێتەوە کە چەند ئەو تەپوتۆزت بەربکەوێت تەرکیزەکەی چەندە بزەبێت تەسنیف دەکرێت بەوەی حەجمی تۆزەکە چەندە چەند گەورەتربی مەشاکلی تەندروستی کەمتر دروست دەکات چەند تۆزەکە حەجمی گسکەتربی لەبەرەوەی زیاتر دەستە ناو بۆ ڕیسکەکان و سیکلدانۆچکە و زیاتر خاوێنکردنەوە و لابرنی زەحمەتترە. کەس هەیە ئەڵێ بەس بە بینینی تەپوتۆزەکە تەنانەت دەڵێ گەر لە شاشەیەکی تەلەڤیزیۆنی شۆ ببینم جۆرێک لە تەنگە نەفەسی خەریکە دەست پێکە لە ناوین ئەمە لە ڕووی زانستیەوە بە دڵنیاییەوە لایەنێکی دەرونیە بەس ئایا ئەو شڵەژانە وەزعەکە خراپتر ناکە لە کاتی ئەکە ئەگەر ئەو کەسە مثلەن لە شوێنێک بێ کە خۆڵبارین بێ ئامۆژگاری بۆ ئەوانە چییە؟ بێگومان ئەوەی کە لایانی دەرونیەکە ئەو نەخۆشە حساسە بەو منزەرە یان بە تۆز و خۆڵ ئەوە لایەنش تەندروست دەرونیە زۆر کات حتا بە سەردانیکردنی نەخۆشخانەش ڕێنمایی زیاتری دەدرێت و ڕێئەشور دەکرێت کە مەترسی هیچ نییە و باری تەندروستی جێگیرە بەڵام زۆر جارێ ئەوانی کە گوتمان حساسیان هەیە ئەوان بە تەرکیزێکی کەمتر ئەوان بە بەرکەوتنێکی کەمتر تووشی حساسیەکە دەبن ئەوەش هەیە ینی ئەوانەی کە حساسیان هەیە زۆر جار هەیە بە تەرکیزە کە خەڵکی ئاسایی زۆر ئاسایی و هیچ تووشی هیچ زیانێک ناوی ئەوان زیاتر حساسن بە تۆز و خۆڵەت چ تەرکیزەکە چ بەرکەوتنەکە ئەوانە نە ئەوانە ینی دائیمەن دەبی دکتۆرەکانی خۆیان ئەکشن پلانەکیان بۆ دادنێ لە کاتی بەرکەوتن بۆ حاڵەتە چ بکەن چ نەکەن چۆن دەرمانەکانیان وەرگن چ زیاد بکەن لە کاتێکدا هەستیان کرد سەرڕای وەرگرتنی دەرمانەکانیان هێشتا نیشانەکان هەر بەردەوام بوونە ئەو کاتە دەی بە زووترین کات سەردانی فریاکەوتنەکان بکە. زۆر باشە کەواتە بینە سەر پرسیارە گرنگەکە کەسێکی ئاسایی کە هیچ کێشەیەکی کۆندامی هەناسەدانی نییە پرسیار دەکات دەڵێ باش ئەو ڕۆژی کە خۆڵ دەبارێت چی بکەم بڕۆمە دەرەوە لە ماڵۆ بمێنم و ئیجازەم دەداتێ کۆمپانیاکەم ئەو شوێنەی کاری لەکەم ئەو شتەم لێ قبوڵەکەن کە چوومە ناو سیارە چی بکەم بە پێ بڕۆم ینی ئەو پرسیارانە دائیمەن لە مێشکی خەڵکا دێت و دەچی حەزمان لێە بە شێوەیەکی زانستی لە جەنابتەوە جێمان دەبێت. وەکو گوتم ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنی کۆندامی هەناسیانێ دائیمەن ئەوانە دکتۆرەکەی خۆی یان لە خۆشخانە ڕێنمایی تەواوی دەدرێتێ لەو کاتانە چ بکە زائیدەن ئەوانەی کە خەڵکی ئاسایینە باشتر وایە یەکەم بمینێنەوە لە ماڵەوە پەنجەرە و دەرکەکان بە تەواوەتی دابخرێ لە کاتی بەکارهێنانی ئێرکۆندیشن زۆربەی جیازەکان بابرین خاصیەتی ئەویان هەیە ریسایکل یان ریسێرکولیت کە پێویست بۆ ناکە هەوای دەرێبێتە ناو ماڵێ دوای پاشان ینی کۆنتترۆلەکە بێنن بیخەنە سەر ئەو مۆدی ریسایکل یان ریسێرکولیت هەیە ئەوە دەکا پێویستی بەوە نەبی هەوای دەرێبێتە ژۆرێ لەوەی فێنچیکە ئەومانەوە لە ماڵ وەکتنی دەرمانەکان بە شێوەیەکی منتەظەم و هەندێک دەرمان هەیە زۆر جارمە پیان بڵێن دەتوانین لە کاتی پێویست بەکاریشی بینی ئەگەر هەستت بە تەنگە نەفەسی کرد داخستنی پەنجەرە و دەرکاکان لە ماڵەوە نەکردنی وەرزشی زۆر چونکە لە کاتی وەرزشی زۆر پێویست بەوە دەبی هەناسە بە دەو بدەیت کەواتە تو بایپاسی لوت دەکەی کێکێکە ینی گرنگترین نیزامی بەرگری تێدایە لە بۆ خۆڵ و تۆزێک بالفعل وایە کە تۆ وەرزشەکەی زیاتر هەواکە بە دەم وەرەگری پێویست بە دەم وەری بگری ئەو بە تاکید ئەو وەرزشەش کە ئەگەر بکرێت لە شوێنی داخراوە نیە چکە هەر لە دەرەوە لە دەرێەوە هیچ هەر زۆر زیانی هەیە لە ژۆرێش محاولەکەی چونکە زۆر و کەم بتوێنێتێ ئەو هەر دەگاتە ناو ماڵەکانیش بەڵام تا بکرێ پێویستیت ریاضەکان کەمکەوە بە وەرزش کەمکەوە باشترە. زۆر باشە ئەوە بۆ کەسێک کە مەسەلەن بۆی بگونجێ لە ماڵەوە بمێنێتەوە هەندێک کەس هەیە کاری هەیە ینی لەوانێ خۆت یەکێک بیلەوە کەسانەکە نەتوانێت پێویست کا بچێتە ئەوان زیاتر چی بکەن زۆربەی گایدلاینەکان زۆربەی کۆمەڵی پزیشکەکان ینی پێشنیاری ئەوە دەکەن لە کاتی دەرچوون لە بۆ دەرەوە کەمترین وەقت لە دەرەوەی بەبێ سەر و بەکارهێنانی ماسکی تایبەت هەیە کە لە هەندێک شوێن پێی دەڵێن P2 P3 لە هەندێک شوێن پێ دەڵێن N95 ئەوانە
195 ئەو تۆزەی کە لە جەو هەڵی دەمژی فیلتەری دەکە. ئەی ماسکە ئاساییەکە جراحەکە ماسکە جراحیە هەر ماسکەکە ینی فیلتەری زۆر شت ناکە، ینی ئەوە بلو ئەو حاڵەتانە ئیسیفادەی وای نییە. ئەوەی هەیە پێدرێن N95 ئەوە 195 تۆزەکە فیلتەر دەکە. تێستا هیچ فیلتەرێک نییە 100 فیلتەری هەمووی بکە، بۆیە مانەوە لە ماڵەوە باشترین دەرفەتە، ینی ڕێکارە بتانی بیکەی لە کاتی دەرچوون دەتوانی. زۆر لە ڕکمنندیشنی دیکە دەڵێ پڕۆیەک بەسەر دەوتدا بدەیت تۆزەک تەڕی بکەی و ئەوانە بەسەراحەت هیچیان وەکو ماسکەکە ناتوانانی فیلتەری ئەو تۆز و خۆڵە بکە. هەر ئەوەندەیە بڵێ لە هیچ باشترە، هەر ئەوەندەیە بابترێن ئەگەر تو لە کاتێکدا هیچ دەدەست نەکەت دەتوانی ئەو ڕێکارانە بگری بە کەمترین وەقت لە دەرێ ببینێەوە تا بتانی بگەیە شوێنێک کەم داخراوەبی لۆی بتانی زیانی تۆز و خۆ لەسەر تەندروستیت کەمتر بکەیەوە. زۆر باشە. وەکو دواپرسی هەر وەکو ڕەوانەوەی کۆمەڵێک ینی ترسود لە ڕاوچێ لە ناو هاوڵاتیان یان بۆ ئەو کەسانی کە هەندێک جار لە دەرەوەی بواری خۆیاندا چەند قسەیەک هەڵدەبەستن. مەسەڵەن یەک لەو پرسیارانەی کە لێمان کراوە دەکرێت یەکێک مەسەڵەن لە خەودا بێ پەنجەرەی ژوورەکەی کراوەتەوە ئاگای لێ نییە شەو بووە بە خۆڵپارین. باز لەوە دەکرێت کە لەوانەیەم کەسە بمرێ. ئایا ینی ئەمە ڕێی تێدەچێت لە ڕووی زانستی وەکو ئەندامی هەناسێ ئێمە ئەو غەدرەمان لێ دەکا کە بە خەبەرمان نێنێ؟ ئەوە زۆر 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 نادرە لە حاڵەتی ئاسایی لەبەرەوەی دائیمەن ئەتووەکو گوتمان سیستمی بەرگری کە دەستە ناو چاو دەستە ناو لووت دەستە ناو قوڕک تۆزێک نیشانەت دروست دەکات کەەوە دەکا خەڵکی کە نووسە بە ئاگای بینتەوە وەکو پژمین وەکو زورانەوە وەکو خۆران وەکو کۆخە دروستی دەکات خودی تەنگە نەفەسی خۆی بە خەبەرتێن هەلیستێنی ینی پێشوێ بگاتە حالەتی ئەوەی کە تەنگە نەفەسیش بی ئەو شتانە کۆخە و پشمین و ئەوانە زۆر جار نەخۆش خەڵکی ئاسایی و نەخۆشیش بە ئاگا دەینی. ئێستا شتەکان زۆر زۆر ئاسانتر ینی خەڵک دەتوانین لە کەش و هەوا چەند ڕۆژێک پێشتر خەلکی نەخۆش دائیمان ئاگای لە خۆی دەبی و دایمەن ژوورەکەی خاوێنترە و ژوورەکەی داخراوە. ینی حالەتی وات تا ئێستا ئیسپات نەبووە با بڵین لەبەر تۆز و خۆڵ نووسبی و بەرەوەی دائیمەن ئەو تۆز و خۆڵە یەکسەر بە تەرکیزێکی وها زۆر نایە زیان بە تەندروستی بگەنی دائیمەن چەند پێشاتێک دەبی ئەو پێشاتەوە دەکا و نەخۆشە بتوانین ڕێکاری پێویست بە ترس و قەلەقێ ناکات نەخێر پێویست یان بەو دەرەجەی کە دەڵێن لەگەڵ ئەو تەپ و تۆزە ینی کۆمەڵێک شتی تێدایە کە ئەگەری ینی وەکۆی کە بەداخەوە لە سوسیال میدیا ئەوانە زۆر جادن بە دووبارەی دەکەم ینی هەندێک کەسن ئەو شتانە دەنووسن کە لە دەرەوەی بواری خۆیانەیە کە باس لەوە دەکات کە مادەی شێرپەنجەی یەکسەر لەگەڵدایە و ینی ئەمەش جۆرێک لە ترس و دڵڕاوکێ لە ناو هاوڵاتیان دروست دەکات. علمیان لەوەی جوابی ئەو پرسیارانە بدرێتەوە دەبی دراسات بکرێت دەبی بحوث بکرێت دەبی چەند ساڵێک متابعی ئەو تۆز و خۆڵانە بکرێت بێگومان ئەوانە هەمووی لە ئەوروپا و لە ئاسیا و لە ئوسترالیا و لەو شوێنانە بەحوثاتی زۆر کرایە هیچ شتێک نییە بەمان بڵێ تا زۆر و کەم هەندێک مادەی تری تێدا هەیە وەکو نایتریک ئۆکساید و هەندێک ماوادی دیکەی ئەمۆنیۆم و ئەوانە بەڵام تا ئێستا ینی تحذیرێکی وا نەکرایە لە هیچ شوێنێک نە لە WHO نە لە دەستگا تەندروستیەکانی ئەو لە شوێنە سەرچاو باوەڕ پێکراوە ئەم تۆز و خۆڵە هەڵگری مردنە هەڵگری نەخۆشی و هەڵگری شێرپەنجەیە ئەوانە زیاتر لەو خەڵکانن کە لە شوێنێکی تایبەت ئیش دەکەن ڕۆژانە بەرکەوتەی نەوع تۆزەک دەبن بۆ چەند ساڵێک ئەوانە ئەگەری هەیە تووشی نەخۆشی درێژخایانی سنگ ببن و شێرپەنجە ببن بەڵام بە تووس و خۆڵی چەند ڕۆژێکی زۆر زەحمەتە بتوانی تایبەتی لەگەڵ ئەو ڕێکارانی کە بگیرێتە بەر. دکتۆر باخەوان ئەحمەد پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەناسەدان زۆر زۆر سوپاس بۆ زانیاریەکانە زۆر بەسوود بوون. خۆشەویستان بۆ ئەوەی کە ژیانمان بە تەواوەتی لە کاتی خۆڵبارین لێ تێک نەچێ و بتوانین کە بە شێوەیەکی باش خۆمان پارێزین ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن لە هەمان کاتیشدا هەر ئەم کاتە لە ئێستا لە باشتر نییە کە دووبارە پشکنینێک بۆ خانووەکە ئەو شوێنی کە تێیدا دەژی پەنجەرەکان چاککەنەوە بزان ئەو شوێنانی کە ئەگەری هەیە تۆز و خۆڵ لەوێ بێتە ژوورەوە ڕێک و پێکی بکەن بە هەمان شێوەکو دکتۆر باخەوانی شوتی بۆ هۆکارەکانی فێنەکردنەوە بە تایبەتی کە ئێمە ئێستا دەچینە ناو هاوینەوە زیاتر سوور بن لەوەی کە ئەو ئامێرانی بەکاری دەهێنن چ فێنەکەریەوەی ئاو بێت چ ئەوەی کە پێی دەوترێ سپلیت و ئێرکۆندیشن ئەو خاصیەتانی تێدا بێت کە بتوانێت ئێوە بپارێزێ لەو تۆز و خۆڵێکە دێ هەموو لایەکتان تەندروست بن من بەخۆشی.
واتە.